دیارە پرۆسی سیاسی لە عراقدا لە دوای ساڵی 2023 و پێنایە قۆناغێکی تر بەوەی زۆرترین بەشداری سیاسی حزب سیاسەکانی عراق لە سەرجەم پێکاتەکان بوونیان هەبووە بۆی ئەوەی ئێستا ڕوو ئەدا دەرەنجامی نەگەیشتنی یاخود نەبوونی پردی پەیوەندی نێوان پێکاتەکانە بە دەرەجەیەک دواتر لە نێوان حزب سیاسەکان و هەروەها هەژمونی وڵاتانی دراوسێ لەسەر عراق ئەوەی کە ئێستا سەدر ئەیکا ئێمە ئاگاداری لە دوایین هەڵبژاردنە زۆرترین کورسی پەرلەمانی بەدەستێناوە بەڵام ئەوێ بە شەقامی عراقی و بە ئەوەی کە پێوترێ بڕیار بەدەستەکانی عراق بڵێ کە من تا ئێستا ئەتوانم ئەو کەسم کە ئەتوانم جادە بجوڵێنم بە دیوێکی تر ئەو نەزعەیە یاخود ئەو خولیایی کە سەدر هەیەی گەڕانەوەی بە جۆرە لە جۆرەکان دەسەڵاتی شیعە بۆ کەسانی عراقی یاخود دەرچوون لە هەژمونی ئێران و ئەوەی کە ئێستا لە عراقا ڕووەدا مەترسیدارە بەو ئاراستەیی کە بە هیچ شێوەیەک ئیستیقراری سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت ئابووری بوونی نەماوە واتە عراق وەکو گۆڕەپانێکی کراوەیە لە بەردەم هەموو سیناریۆکان با بڵێن سەر لە نوێگەڕانەوەی هێزەکانی ئەمریکا تەدەخولکردنی وڵاتانی دەوروبەر لەم چوارچێوەیە وابەستە بە عراق هەرێمی کوردستانش دۆخی زۆر باش نییە چونکە ئێمەش ئەزانین لە هەرێمی کوردستانە لە دوای ساڵی 91ەوە تا ئێستا ئەگەر هەندێشت کراوە بەڵام لە ئاستی پێویست نییە گوزەران و ژیانی خەڵک و نادات پەروەری ڕۆژانەی یەخە بە خەڵک ئەگرێ بۆیە ئەوەی کە لە بەغدا ڕووەدا پرشکی ئەگاتە ئێرە و هەرێمی کوردستان لەبەرەوەی پێگەی سیاسی و یاسایی نییە لە ئاستی نێودەوڵەتی دەوڵەت نییە بۆیە هەرێمی کوردستانەکە بە وریایی مامەڵە لەگەڵ دۆخەکە نەکاوە نەتوانێت ببێتە خلافەکانی خۆی کە بە بەردەوامی من باس لە خەونی یەکبوونی کوردیەکەین هەرچەند لە خەون تێنە پەڕیوە ئەم خلافاتانە وەلا نەنێ و بتوانێت بە پاکێجێکی تەواو کە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و ناوسەدابڕاوەکان لە خۆ نەگرێ کوردستانش لە بەردەم مەترسی ئەزمونەکەشی لە بەردەم مەترسی لە ناوچوونە چونکە نە لە ڕووی سەربازی نە لە ڕووی ئابووری نە لە ڕووی متمانەوە ئەوەندە بەهێزە بتوانێت بەرگە بگرێ بۆیە ئەو دۆخەی لە عراقا ڕوو ئەدا ئەوەی کە موقتەدا سەدر ئەیکا ئاراستەکان ڕۆژانە ئەگۆڕێ ئەوە پێمان ئەڵێ کە لە عراقا شتێک نییە ناوی ئیستیقراری سیاسی و کۆمەڵایەتی بێت. هەمیشە با بڵێن قیاداتی سیاسی لە کوردستان لە ساڵی دوای ساڵی 2023ەوە شانازیان بۆەوە دەکرد کە ئەمان بنیادنەرەوەی عراقن بەڵام دەرکەوت خلافاتی کوردی بە تایبەتیش لە نێوان دوو هێزە گەورەکە پارتی و یەکێتی تا ئێستا ساڕێژ نەبووە بەڵکو و بەزەقی ڕەنگی داوەتەوە پۆستی سەرۆک کۆمار بە نمونە و بابەتەکانی ترش نەیان توانیوە تەجاوزی ئەزمەکانی هێرەمی کوردستان بکەن ئەزمەکان ئەبەنە بەغدا و ئەمە ئەبێتە مای لاوازی و تێگەیشتنی مقابل لایەنەکانی تر لە پێگەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و زۆربەی پێگاسکەرەکانی کوردستان شتێگەیشتون بۆیە دەبینین ئەم دوو هێزە گەورەیە کە پارتی و یەکێتین دابەشە بن بەسەر بەرەی شیعەیان بەسەر بەرەی سونەیە یاخود تەوافقات لە ناو شیعەیە بۆیە ئەمە بە زیانەکەوێتەوە بۆ خەڵکی کوردستان و پێم وابێ ئەمەش علاقەی بە نەبوونی خەڵکانێکن کە دوورمەودابین لە سیاست بکەنەوەواتە بەرژەوەندی باڵای ملەتی کورد لە پێش هەموو ئەو خلافاتە حزبی و شخصیانەیە کە ئێستا ئەگەر تەماشای تۆڕە کۆمەڵایەتەکان و میدیا بکەی بەگشتی بەڕاستی ئەوەندە ناشرین بۆ ینی ململانێ لەسەر پۆستێک کە پۆستی سەرۆک کۆماریان ئەوانی ترە وای لێ هاتووە بجێی بایەخی هیچ کەسێک نییە بۆیە بەڕای من بەرپرسیارەتی یەکەم ینی بۆ ئەم دۆخە تێکچوونی ئەم دۆخاکەوێتە سەر ئەو دوو هێزە سیاسیە لە بەرەوەی هەر جۆرە خلافێک لە نێوان ئەو دوو هێزە سیاسیە دەرەنجام هەرێمی کوردستان زیانی پێگەوێت دیارە هێزەکانی ترش بەڵام بە ڕێژەیەکی کەمتر و ئەم خلافاتانە لە ماوەی 50 ساڵی ڕابردووە هەتا ئێستاش درێژەی هەیە و نەتوانراوە چارەسەر بکرێ و بەداخەوە ئێمە ئەم ئەزمەیە وەک نەمانتوانیوە چارەسەریکەین بردومانەتە دەرەوە لە بەغدا ئەمانەوێت لەوێ خەڵکی تر هێزەلایەن و باڵێن هێز و لایەنە سیاسەکانی تر بۆمان چارەسەرکرد بۆیە دۆخی عراق بەگشتی لە دۆخێکی مەترسیدارە و بە خوێندنەوەی ئەو قەیرانانەی کە لە دنیای هەیە بەڵێن لە رووسیا لەگەڵ ئۆکرانیا سین لە تایوان و هەروەها قەیرانی خۆراق دەیهات قەیرانی دارایی و قەیرانەکانی ترکە لە جیهانە هەیە پێمان ئەڵێ کە ئەگەر بێت و هەرێمی کوردستان و عراق خاوەن پرۆژە و پلانێکی درێژ خایەن و عاقلانە و ژیرانە نەبن بۆ خەڵکی عراق ئێمە لە بەردەم هەموو سیناریۆیە کراوەیە و ینی چاوەڕوانی خراپترەکەین. تورکیا بەوەی کە لە ناتۆیە بەوەی کە موقعێکی استراتیجی بەهێزی هەیە ئەگەر بێت و وەکو ئەڵێن جێپێی نەبێت لە هەرێمی کوردستان و عراق ناتوانێت ئەم هەنگاوانە بنەواتە
هەر کاتێ عراق بەهێز بوو بێ لە سەردەمی مەلەکیە لە سەردەمی جمهوریە خۆ لە سەردەمی ڕژێمی پێشوە کە ڕژێمی باسە تووشیان نەیتوانیوە جەراحەت و جەسارەتی ئەوەی نەکردووە ئەم جۆرە لە مامەڵە بکە هەرچەند ئەو جۆرە لە سیستمە داخراوانەی کە لە عراق بۆ زیانی بۆ خەڵکەکەی هەبووە بەڵام لەسەر ئاستی سیادە بەگشتی نەخێر بۆیە هەر کاتێ عراقێکی لاواز هەبێت تەماشاکەی بوونی ئێران بوونی تورکیا بوونی وڵاتانی دەوروبەر تەنانەت خەلیج بوونی هەیە و بیرمان نەچێ بیرۆکەی دروستکردنی عراق لە عراقی تازە لە 1920ەوە تا ئێستا ئەگەر بگەڕێتەوە بۆ مزەکەراتەکانی مەلک فەیسەڵ پێمان ئەڵێ کە هەمیشە با بڵێن ئینتیماعاتی لاوەکی شیعەکانی عراق ئەوەندە ئینتیمایان بۆ ئێران هەیە کەمتر بۆ عراقیان هەیە سوننە بە هەمان شێوە کورد بۆ خۆی خاوەن پێگەیکی تایبەتەواتە عراق نەیتوانیوە ناسنامەیەکی نیشتیمانی هەبێ کۆکەرەوەی هەموو پێکاتەکان بێ ئەمەش بە چیەکرێ بە دادپەروەری بۆیە ئەگەر دادپەروەری پەیڕەو نەکرێت لە عراقا ینی سیناریۆکان لە لاگەری دابەشبوونشە بوونی هەیە